ڕێفراندۆم شێوەیەکە لە شێوەکانی گوزارشکردنی گەلان لە مافی چارەی خۆنووسین لە کۆتایی هێنان بە داگیرکاری و ژێردەستەیی و بەدەستهێنانی سربەخۆیی یانمانەوە لە ناو چوارچێوە و قەوارەیەکی دیاریکراودا. گەلی کوردستان وە گەلێکی 40 ملیۆن کەسی ژێردەستەیی ناوچەیەکی گەمارۆدراو بە ئاگر هەمیشە بە حەقی خۆی زانیوە دەرفەتێکی بۆ بڕەخسێت بۆ پەیڕەوکردنی مافی خۆی لە بڕیاردان لە چارە نووس و لەو پێناوەشدا ڕووبارێکی درێژ خوێنی بەخشیوە و کۆشی ڕۆڵەکانی بەگەڕ خستووە. دەیان دۆکومنت و بەڵگەنامەی یاسایی و نێودەوڵەتی هەن کە ڕەوایی دەدەن بە ڕیفراندۆم یان جۆرەکانی تری گوزارشکردن لە تێڕوانینی میلەت و گەلان و هەڵبژاردننی ئایندە بە گەلی کوردستانیشەوە. بەڵام ئەوەی لە کوردستان کرا لانی کەمی ئەو نەریت و بڕگە یاساییانەی تێدا نەبوو کە پێویست بوو تێیدا بێت. لە مادەی 55 پەیماننامەی نەتەوە یەکگرتوەکان داهاتووە وەک خواستێک بۆ زەمینەسازی سەقامگیری و خۆشگوزەرانی تا پەیوەندیەکی دروست و ئاسایی لە نێوان گەلاندا هەبێت ڕێز دەگیرێت لە بنەمای ئاشتەوایی نێوان گەلان بەو جۆرەی کە هەر یەکێک لەو گەلانە مافی هەبێت بڕیار لە چارەنووسی خۆی بدات. بڕیاری 1514 نەتەوە یەکگرتوەکانی ساڵی 1960 کە تایبەتە بە مافی گەلان لە بەدەستهێنانی سربەخۆیی بەڕوونی باسی ئەوەی کردووە کە گەلانی ژێردەستە و داگیرکرا و مافی خۆیانە بڕیار لە چارەنووس و ئایندەی خۆیان بدەن. هەرچەندە بڕیارەکە باسی لەوە نەکردووە کە چۆن و بە چ شێوەیەک گەلان ئەو مافی خۆیان پیادە بکەن، بەڵام ئەمە ڕێگری نەکردووە لەوەی گەلانی ژێردەستە ڕیفراندۆم بکەن. هەروەک ڕێگریشی نەکردووە لەوەی نەتەوە یەکگرتوەکان بە جۆرێک لە جۆرەکان چاودێری و سەرپەرشتی پرۆسەکە بکات تا متمانەی زیاتر بداتە پرۆسەی ڕاپرسیەکە. گەلانێکی زۆر سوودیان لەو بڕیاری نەتەوە یەکگرتوەکان وەرگرتووە و چارەنووسی خۆیان یەکلایی کردوێتەوە کە تازەترینیان تیمۆری خۆرهەڵات و باشووری سوودان بوو. نەتەوە یەکگرتوەکان پێشتر ڕوونی کردبەوە کە ڕاپرسی یان ڕیفراندۆم بریتیە لە پرسکردن بە گەل بۆ بڕیاردان لە چارەنووسی خۆی. لەو بارەیەشەوە کۆمەڵی گشتی ئەو ڕێکخراوە لە بڕیاری 637 ساڵی 1952دا دەڵێت خواستی گەلان لە ڕێگەی دەنگدانی گشتی یان شێوەیەکی تر یەکلایی دەکرێت کە بڕوا پێکراو بێت و باشترە پرۆسەی ڕیفراندۆمەکەش لە ژێر سەرپەرشتی نەتەوە یەکگرتوەکاندا بێت. بەم جۆرە دەردەکەوێت ڕیفراندۆم ئامڕازێکی ڕەوایە بۆ گەلان تا لە ڕێگەیەوە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن. ئێستاش و ئەوساش کە مشتومڕ هەبوو لەبارەی ڕیفراندۆمی 25 ئەیلولی ساڵی 2007ەوە هەرگیز قسە لەسەر بنەماکە نەبووە، بەڵکو لەسەر لێکدانەوە هەڵەکان و بڕیارە نادروستەکان و وردەکاری مەسەلەکە بووە کە دوجاریش بۆ هۆی لە دەستدانی پشتیوانی نێودەوڵەتی بە تایبەتی پشتیوانی زلهێزێکی وەک ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا.